دەستەی هەماهەنگی مقاومەی عێراقی کە لە ژمارەی گروپی چەکداری شیع پێکهاتوون ڕایدەگەنێت چاودێری ڕاهێنان و جۆڵەی سەربازی گوماناویان کردووە لە نێوهەرێمی کوردستان کە شوێن پەنجەی زایۆنیستی پێوە دیارە. دەستەی هەماهەنگی مقاومەی عێراقی ڕایگاندووە کە ئەو کۆمەڵە چەکداریانەی ڕاهێنانی سەربازیان لە ناوهەرێمی کوردستان پێدەکرێت لەلایەن مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمەوە سەرپەرشتیان دەکرێت. دەستەکە هۆشداری توندی داوەتە دەسەڵاتدارانی هەرێم کە هەوڵەکان بۆ کەوتنەوەی ئاگر سەرەتا خۆیان دەسووتێنێت. لای خۆیەوە هۆشیار زێباری ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەاندووە تۆمەتەکانی دەستەی هەماهەنگی پڕوپوچە و زانیاری هەڵەیە کە پێویستە پێداچوونەوەیان پێدا بکرێت. دوابەدوای بڵاوبوونەوەی ڕاگەیەندراوی دەستەکەش ئەنجومەنی یاسایشی هەرێمی کوردستان ڕاگەیەندراوێکی بڵاوکردەوە کە تیایدا گروپەکە بە لە یاسا بەدەر ناو دەبات و ڕایدەگەێنێت هەر دەستدرێژیەک بۆ سەر هەرێمی کوردستان باجێکی قورسی دەبێت. ئەنجومەنی یاسایش بۆ دەستەکە ڕایگەاندووە ئەوان وانەیان لە مێژوو وەرنەگرتووە گەرنا دەیانزانی کە هێزی گەورەتر و پەرچەکتر لە ئەوانیش نەیانتوانیوە ئیرادەی گەلەکەمان ببەزێنێت. ئەنجومەنی یاسایش ڕاشیگاندووە گروپێکی لە یاسا بەدەر بە ناوی هەیئەی تەنسیقی مقاومەی عێراقی کە لامان ڕوون و ئاشکرایە لەلایەن چ کەسانێکەوە هان دەدرێن. لە بەیاننامەیەکدا کۆمەڵێک تۆمەتی بێبنەمان هەڵبەستووە و هەڕەشە لە هەرێمی کوردستان دەکەن. ئەم هەڕەشانە نوێنین بەکردەوە تا ئێستا لە ناوچە جیاجیەکانی عێراق ئەوەی لە توانایاندا هەبووە بافیتی هێزە دەرەکیەکان کردویانە و بەرهەمیان بۆ عێراق تەنها وێرانکاری و ئاژاوە بووە. ئەنجومەنی یاسایشی هەرێم ڕایدەگەنێت هەر دەستدرێژیەک بۆ سەر هەرێمی کوردستان کە کیانێکی دەستوری ناو عێراقە باجێکی قورسی دەبێت. دەشڵێت ئەم گروپە لە یاسا بەدەرانە هەڕەشەن بۆ سەر سەروەری و ئاسایشی عێراق و هەر ئەوانن زەمینیان بۆ گەشەکردنی تیرۆر و هزری توندڕەوی خۆش کردووە و حکوومەتی فیدراڵی بەرپرسە لەوەی کە سەروەری عێراق بپارێزێت و ئاستێک بۆ ئەم سەرڕۆیی و دوژمنکاریانە دابنێت. ئەنجومەنەکە ڕاشیگاندووە سوپای عێراق و هێزی پێشمەرگە سەرقاڵی کاری هاوبەشن لە دژی تیرۆریستان و ئەم گروپانەش سەرقاڵی فیتنە و ئاژاوەجێڕی و وێرانکارین. دەستەی مانگی مەقاومەی عێراقی لا دوای ڕاگەاندنی ئەنجامەکانی هەڵبژاردنەکەی ساڵی ڕابردووی عێراق بەیاننامەیەکیان بڵاوکردەوە و ڕانگەیاند دژی ئەو ئەنجامانن و هەوڵ بۆ پوچەڵکردنەوەیان دەدەن. لا چەند ڕۆژی ڕابردووشدا لە بەیاننامەیەکی دیکەدا مەترسی خۆیان لە بەرامبەر بەردەوامی دۆخی چەقبەستووی سیاسی عێراق ڕاگەیاند بوو. داوان لە لایەنە سیاسیەکان کردبوو بۆ زمانی عەقڵ بگەڕێنەوە.